ئێمە ئەم کۆمپانیانە هەمووی کۆمپانیای کەرکووکین و دەستی UNDP خۆشش بێت کە هاوکار بوون بۆمان بۆم بابەتە ئەکید کە ببێتە هۆکاری هەلی کار بۆ گەنج طبعاً 150 گەنج کارەکات ئەمە ڕقمێکی بیداییە و لە داهاتوو زیاتریەکەین. ئێمە کۆمپانیا ئەرەبخا تراڤڵ کە ئیشمان تیکتی تایرە و گروپاتی دەرەوەی عێراقا وەکو فەرمانبەر مۆزەفی حجوزاتی تیکتی تایرەمانەوە مۆزەف حیساباتمانەوە لەسەر سیستەمی خۆمان هەلی کارەکانمان تا ڕادەیەک باشە چونکە تراڤڵ هەستەکەم ئیشە خۆشە.